لە پایتەختی ڤەنزوێلا تابلۆکێش باتسوورە وێنەیەکی سەردیوار بۆ شارەکەی زیادەکات دەم و چاوێکی بە خەندەی دیارترین وەرزشکاری وڵاتەکەی. نیگاکانی هیوا و خۆشەویستیان لێدەبارێ لەو وڵاتەی بەدۆخێکی قورسدا بەهۆی پەتاکەوە گوزەرە بێت. وێنەی یاریزانی ئۆڵەمپی براوەی خەڵاتی زێڕینی ڕاکردن یۆلومار ڕۆژاس. ئەمڕۆ وێنەیەکی سەردیوار دروست دەکەم. قسەم لەسەر شوناسی ئەو کەسە نییە. لەگەڵ وێنەکەی باسی ئەو بەرووبوومەش دەکەم کە لە ڤەنزوێلای دایکدا بەرهەم دێت. هەروەها ئەویش ئاڵاکەمانی لە دنیادا بەرز کردوتەوە. لەم سەروەختەدا یۆلیمار بە یەکێک لە کەسایەتیەکان دادەنرێت شایستەیە ئەم وێنە مۆڕاڵی بۆ بکێشم. وۆڵف فانسالەزار نێوبانجێکی گەورەی لە ڤەنزوێلا پەیدا کردووە بەهۆی وێنەکانی سەردیوار کە تێیدا تەکنیکی سپای بەکاردێنێت. وێنەکان پاڵەوان و خەڵکی ئاسایی لە هەمان ئازدا دەکێشێت کە لەم کاتی پەتایەدا خەڵک لە گێژەنێکی ئابووری قورسدا دەژین. ئەمە ڕێگەی منە بۆ سیاسەتکردن بێ ئەوەی خۆم بدەم لە قەرەی حیزبەکان. کاری کەسێکە بۆ شارەکەی، ئەو شارەی کە زۆر خۆشم دەوێت. وێنەکەی تاکە یاریزانە ئۆڵمپیەکانی بەستۆتەوە بە تافگەکانی ئینجیڵەوە کە شوێنێکی ناوداری ڤەنزوێلایە. لای باتسوورا ئەو خانمە نمایشی ڕۆحی گەورەی ڤەنزوێلە دەکات لە جیهاندا. تابلۆکێشەکە کە لە جیهاندا بە باتسوورا ناسراوە لە زۆر وڵاتانی دنیا بانکێش کراوە تاوەکو دیوارەکانیان بۆ جوان بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.